هەڵبەتە لە پێناو باشترکردنی ژیانی منداڵان لە چەسپاندنی مافەکانیان کۆنفرانسێک بەڕێوەچوو کام کۆنفرانسە لە ژێر ناوی کۆنفرانسی هەوڵەکان بۆ چەسپاندنی مافە یاسایی و دەستوریەکانی منداڵان بوو. دیارە لەم کۆنفرانسەدا چەند بابەتێکی چارەنووساز یاخود چەند بابەتێکی پەیوەندیدار لە ڕووی یاسایی و چەسپاندنی دەستور تابێت بە مافەکانی منداڵان باسکراوە. باز ناوەڕێکی کۆنفرانسەکە و گرنگی ئەم کۆنفرانسە و هەوڵەکان بۆ باشترکردنی ژیانی منداڵان دەکەین کە ئەم کۆنفرانسە چی بۆ ژیانی منداڵان دەکات. ورتر باس لە کۆنفرانسەکە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز کامران لەتیف بەڕێوەبەری سنتەری بەرگری لە مافەکانی منداڵان کە ڕاستەوخۆ لە ستۆری بەیانی کورسانی نووسمیانە کاک کامران سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی. زۆر سپاس. هەڵبەتە لەو کۆنفرانسەی کە بەڕێوە چووە تایبەت بە منداڵان بووە، بەڕێوەچوونی کۆنفرانسێکی ئاوا خود بیرکردنەوە لە بەڕێوەچوونی کۆنفرانسێکی ئاوا لە چێوە سەرچاوی گرت و ئەمە چۆن کار لەسەر ژیانی منداڵان دەکات؟ بەڵێ بەیانیتان باشە دووبارە سپاسدانەکەم. طبعاً بەڕێوەچوونی کۆنفرانسێکی لەم شێوەیە نەک هەر گرنگە بکرێت ضروریشە کە ساڵانە هەموو ڕێکخراوێکی مناڵان یاخود ئەگەر بە 2 ساڵ جارێک 3 ساڵ جارێکیش بێت کۆنفرانسێکی لەم شێوەیە ببەستێت بۆ خۆی ئەپدەیتکردنەوە و بۆ خۆنیۆکردنەوەی و پیاچوونەوە و هەڵسەنگاندنی پەیڕۆ پرۆگرام و پلاتفۆرمی کارکردنی خۆی ئەمە زۆر زۆر گرنگە بە تایبەتی مەسلەی مناڵان کە مەسلەیەکی گرنگ و حساسە لە کۆمەڵگەی ئێمە. دارێمە دوێنێ بە ئامادەبوونی نزیکی چل ئەندامی خۆمان کە ئەو کۆنفرانسەمان بەست کە نزیکەی لە تاوای شار ئەمە یەکەمین کۆنفرانس نەخێر دومین کۆنفرانس بوو. دومین کۆنفرانسمانە، بەڵام گرنگەکەی لەوە بووکە لە زۆربەی شار و شارۆچکەکانە ئەو کەسانە کە هاتبوون و لە شۆڕ و شەوقێکی زۆر باشیان پێوەدار بوو، گفتوگۆکان زۆر باش بوون. لە هەمان کاتیشە هەڵسەنگانێکی تەواوی پەیڕەوی ناوخۆ و پرۆژەکان و تەواوی ئەو کار و چالاکیانەی کە پێشتر کردومانە راپۆرتی گشتی کار و چالاکیەکانمان وە چوارچێوەی کاری ئایندەمان دیاری کردو. ئەمانە هەمووی بۆ خۆی گرنگی هەیە کە لە ڕێکخراوێکە بۆی معلوم بێت. ئێمە ئەوەی شانی باسە باسیکەم، ئێمە ڕێکخراوێکی تەواو خۆبەخشین. کەسانێکی تایە هە کەسانێکن کە خەمخۆری پەروەردەن، خەمخۆری مناڵانن، خەمخۆری هەموو ئەو ئارا و بۆچوون و وینانێت کە پێویستەکە بۆ مناڵان ئەمڕۆ بێتە دی بە خۆشحاڵیەوە. ئێمە کەسانی تەجروبە و بە تەجروبە و ئەزمموی زۆر باشمان هەبوو کە لەوێ ئامادەی هەبوو تەرح و پێشنیارەکانی خۆی کردووە، زۆر دەوڵەمەندی کردەوە کۆنفرانسەکە. بڵێ کامەران زیاتر کێبوون و کەسانی کە بەشداریان لە کۆنفرانسەکە کردبوو چۆن ئەم کەسانە هەڵبژێرن بۆ کۆنفرانسەکە؟ بڵێ ئێمە هەڵبەتە وەکەوەی کە بڵین نوێنەرایەتیمان هەیە لە زۆربەی شار و شارۆچکەکان، ئەم نوێنەرانە هەمویان ئامادە بوون. کەسەکانیش تێکەڵن مەسەلەی لە مامۆستاوە، لە توێژەری کۆمەڵایەتیەوە، لە دکتۆرەوە، لە هەتاکو لە پارێزەرەوە، ئەمانە تێکەڵن کەسانێکن کە بە ڕەغبەتی خۆیان هاتوون لەم ڕێکخراوەیە ئامادە بەکارن. هەتاکو کەسانێکمان هەیە لە ڕێکخراوی ترا با بڵێن هەن بۆ نمونە هینی ڕێکخراوی ئۆتیزم و ڕێکخراوی پەروەردەیی و ڕێکخراوی ترمان هەیە کە مەسەرەن لەوەیە کار و چالاکی تریان هەیە. زۆر ئاساییە لای ئێمەش ئەندامن و کار و چالاکیەکەن. باشە. هەڵبەتە لەم کۆنفرانسەدا بەشێک لە وردەکاریەکانی ناوەڕۆکی کۆنفرانسەکە باسکرا. ئەو خاڵە جەوهەری کە لە بابلین لە دروشمی کۆنفرانسەکەشدا ئاماژدان پێکردووە کارکردن بۆ بابلین چەسپاندنی مافەکانی منداڵان هەم لە ڕووی یاسایی و هەم لە ڕووی دەستوریەوە. چۆن باس دەمەکرا؟ چۆن کار لەسەرکرا؟ هیچ تازەگەریەکەیە بۆ ئەوەی کە بۆ نمونە ئەو یاسایانێکی ئێمە تایبەت بە مافی منداڵان هەمانە لەگەڵ واقعی ئێستەی منداڵانی هەرێمی کوردستان نەگونجێ پێویستی بە گۆڕانکاری بێ یاخود هەر بابەتێکی دیکەی لەم شێوەیە لە خۆ بگرێ؟ دەستخۆش. ئێمە زۆر جار کێشەی یاسامان نییە، کێشەیەکی وامان نییە کە بڵین تا ڕادەیەکە یەکەمە، بەڵام هەڵبەتە ئێمە بۆ خۆمان تێبینی باشمان هەیە لەسەر ئەو یاسایی کە یاسای پاراستنی خێزانی بە چەند فەقەرەیەکی کەم زۆر باسی مناڵانەکە لە کاتێکا مناڵان گرنگترین و ئەو لەوێتە بۆ هەموو کۆمەڵگایەک کە بتوانێت لایەنی کەم هەر کۆمەڵگایەک ڕفتار و مامەڵی لەگەڵ مناڵانە ئەگەر باش نەبێت ئەوە پێوەرێکە بۆ هەموو کۆمەلگایە کە پێشکەوتووە یا پێش نەکەوتووە. چکە بەڕاستی پێوەری کۆمەلگا پێشکەوتنی بە مەسلەی بینا و بە مەسلەی تەکنەلۆژیا و بەمانە ناپێورێ. تۆ بەوا پێورێکە چەند مامەڵەوەی دروستت هەیە لەگەڵ مناڵانە چەند بەهێنێ ئەمە پێوەری پێشکەوتنی هەر کۆمەلگایەکە بەڕاستی ئێمەش
زۆر ڕۆ مناڵان فەرامۆش کراوە ئێمە وەکو باسم کرد تا ڕادەی کێشەی یاساییمان نییە بەڵام کێشەی چەسپاندنی جێبەجێکردنی یاساکانمان هەیە کێشەی بە دوواداچوون و کێشەکانی مناڵانمان زۆرە ئەمە گرنگە بۆ ئێمە بۆیە پێداگریمان لە کۆنفرانسەکە پێداگریمان لەسەر ئەوە کردەوە کە مناڵانیش پێویستە یعنی پارێزەرێکی یاساییان بۆ دروست بێ تەختەیەکی پارێزەریان بۆ دروست بێت کە بتوانین ئێمە بە خۆشحاڵیەوە چەندین پارێزەرمانەیە کە هاتۆتە پێشەوە کە قزەی مناڵ وەرەگرێ بەبێ ئەوەی کە بێ بەرامبەرەوە کە هەمووی خۆبەخشیە ئەمە بە خۆشحاڵیەوە دکتۆرمان هەیە کە چارەسەری مناڵ ئەکات بەبێ بەرامبەر ئەمانە هەمووی نابێ هەوڵ و تێکۆشانی ئەم کەسانە لەبیر کرێ بەڕاستی ئەمانە وەکو سەربازێکی ونن لە نێو کۆمەڵگایەکە بە خۆشحاڵیەوە دەیان کەسمان هەیە ئەڵێ ئەسڵن نابێ ناویشم بێنن من ئەو کارانە ئەەکەم فقط لەبەرەوەی مەسلەی ڕۆحەتێکی ئینسانی گەورەی هەیە بەرامبەر بە مناڵ ئەڵێ بە هیچ شێوەیەک ناویشم بێنن و من ئەو کارەی کەیکەم تەنها بۆ مرتاحبوونی دەروونی خۆمە. باشە کە کەڕوان هەڵبەتە باست کرد کەمە دووەم کۆنفرانسەکە ئێوە ئەنجامی بن لایەنە پەیوەندیدارەکان ئەو کەسانەی کە هەوڵی پاراستنی مافەکانی مناڵدن و یاخود مافەکانی مناڵان دەستە بەرەکەن ئامادەیان هەبووە لە کۆنفرانسەکە بۆ ئەوی کە لە نزیکەوە خۆیان ئاگاداری ئەو کێشە و گرفتانە بن کە ڕوبەڕووی مناڵانە بێتەوە. پرسیارێکی جوان بوو طبعاً ئێمە نوێنەری دادگا لەوێ بوو نوێنەری پارێزگار لەوێ بوو و لە هەمە کاتە نوێنەری کاروباری ناوخۆش لەوێ بوو چاودێری تەواوی پرۆسەکان کرد و هەتاکو ئەوانیش بە پێی قسەی هەڵسەنگاندنی ئەوانیش کە کۆنفرانسێکی زۆر سەرکەوتوو بوو و زۆر لێ ڕازی بوون دواتر ئەوان راپۆرتی خۆیان ئەدەنەوە. باشە کەواتە ئەمان کار لەسەر ئەنجام و ڕاستپاردەکانی دوای کۆنفرانسەکە نەخێر ئێمە خۆمان بە دوواداچوون بۆ ڕاستپاردە و بڕیاری پێشنیارەکانی خۆمانەکەین ئەوان لە ڕووی شەرعێدان بەوەی کە ئەو کەسانی کە هەڵبژاردن و ئەو کەسانی کە دێنێ پێشەوە تازە زیاتر چاودێری ئەوە ئەکەن نەک ئەوەی کە بە دوواداچوون بۆ ڕاستپاردە و پێشنیارەکان. باشە بابەتێک کە لەم کۆنفرانسەدا پەنجەی خراپێتە سەر دەستی خراپێتە سەر ئەو کێشە و گیر و گرفتانەیە کە لە ئێستادا ڕوبەڕووی مناڵان دەبێتەوە چۆن لەم کۆنفرانسەدا با بڵێن کارتان لەسەر کێشە و گیر و گرفتەکانی منداڵان کردو لە ئێستادا؟ هەڵبەتە ئێمە یەکەم کێشە کە ڕوبەڕووی مناڵانە بێتەوە ئێمە بە ڕێکخراوێکین کە هینمان نییە هیچ بودجەیەک و هیچ داهاتێکیشمان لە بەردەستانیە ئەی چۆن کارەکانمان بەرین بەڕێوە ئەمە پرسیارێکە بەڕاستی بێ وەڵامی پێ بدرێتەوە. یەکێک لەو کارانەی کە بە خۆشحاڵیەوە پێشوازیشیان لێ کرد من خۆم پێشنیاری پرۆژەیەکم کرد کە هەڵبەتە پێش لە دوای کۆنفرانس ئێمە کاری لەسەرەکەین و زۆربەی زۆریشان پێشوازیان لێ کرد و هاوکارن لەگەڵما بۆ ئەوەی کە ئەم پرۆژێ سەر بخەین مەسلەی ئەوەیە کە ئێمە زۆرێکمان لە مناڵان هەیە نەخۆشن زۆرێکمان هەیە لە مناڵان تووشی گیر و گرفتی دەروونی شێرپەنجە نەخۆشی دڵ هەموو ئەو نەخۆشیانە یاخود نەشتەرگەری زۆر قورس ئەمانە هەن بەڕاستی ئێمە لە خەمی ئەمانیان چۆن چارەسەر کرێت لە کاتێکا کە تۆ هیچ شتێکیش لە بەردەسان نەبێت نەشتەرگەری وا هەیە بۆ مناڵان زیاتر لە 2 دەفتەری تێچێت 2 دەفتەر دۆلاری تێچێت بۆ خێزانێک کە هیچ داهاتێکی لە بەردەسان نەبێت واخۆ ئەگەر زۆر دەوڵەمەند نەبێت ناتوانێت ئەمە دابین بکات یاخود مناڵانێکمان هەیە کە بەردەوام پێویستیان بە چارەسەرە پێویستیان بە عیلاجە ئەمانە هەڵبەتە من پرۆژەیەکم تەقدیم کرد کە پێشتری لەگەڵ پارێزگاری سلێمانی قسەم کردبوو ئەویش بە هەمان شێوە زۆر پێی باش بوو پشتگیری کردووەمانە ئێمە توانین 1 دینارنە لە حکومەت وەرگرین و نە لە هیچ ڕێکخراوێکی وەرگرین و هەموو ئەمانش چارەسەر بکەین چۆن ئێمە توانین لە ڕێگەی پرۆژەی ئیهانە SMSەوە بتوانین لە ڕێگەی مەسجەوە کەسانێک کە بتوانن یەکێک لە بەسڕە بێت یەکێک لە بەغا بێت لە زاخۆبی کێشەی نییە بتوانێت کۆمەکێک بنێرێ بۆ مناڵان لە ڕێگەی SMSەوە یاخود لە ڕێگەی فەسپەیەوە ئێمە توانین تەنسیقین لەگەڵ کۆمپانیای ئاسێسیڵ و کۆڕەکە کە ئەمەمان بۆ دابین کە ئەم دوانەوەکو بانقێک ئێمە ئیسفادەی لێ بکەین کە ئەو داهاتە کۆ ببێتەوە هەڵبەتە بڕیار و
ئەوەی کە قسەی لەسەر ئەک بۆ ئەوی کە بۆ چ مناڵێک سەر بێت بۆ چ مناڵێک پێویستە و حەقێتی کە بتوانێت لە مەسوودمەند بێت مەسەلی ئەمە لیژنەیەکە کە لەگەڵ سەحەیە بێدانیشی قسەی لەگەڵ بکەین لەگەڵ کاروباری کۆمەڵایەتیە لیژنەیەکی گەورەتر دروستەکەین کە ئەمانە ئەندامیان هەبێت ئەو لیژنەیە بڕیار ئەدا لەس بەپی اختصاسی و پسپۆڕی خۆی بڕیار ئەدا لەوەی کە ئەم مناڵە پێویستی بەو هەیە پێویستی بەوەیە کە ببرێتە دەرەوە پێویستی بەوەیە کە لە ناو خۆی کوردستانە چارەسەری بۆ بکرێ ئەمە زۆر زۆر گرنگە بەڕاستی ئەنجام ئەو لە هەمووی کۆی پرۆسەکەش ئەوەی خۆشبەختانە ئەوەیە کە هیچ پارەیەک بەدەستی نادرێ بە کەس و هەمووی بە دیجیتاڵی و بە شێوەیەکی ئەلکترۆنی لە ڕقمەسابیە کۆچێتە سەر ڕقمەسابیەکی تر کە ئێمە پێشبینیەکەین لە چەند مانگی ئایندە یاخود لە 1-2 ساڵی ئایندەیە زۆرترین ئەم شتانە گەشە بکە لە ناو کوردستانە و بە تایبەتی مەسلەی موچەی فەرمانبەران و ئەمانە هەمووی ببێتە دیجیتاڵی ئێمە خۆشبەختانە لەو ڕانگەیەوە ئەڵێن کە مەسلەی کەسانێک بە ئارزومەندانی خۆی بتوانێت بیەوێت کۆمەکێک بکات هەڵبەتە خەڵکی زۆر ئینسان دۆستمان هەیە لە ناو کوردستانە بۆ ئەو شتان هیچ سەری پێوە نییە و ئامادەی هەیە کە با بڵین ئەو کۆمەکە ببەخشێت ئەتوان ئێمە نرخی 1 SMS بە1000 نەرمەنداناوە هەموو کەس دەتوانێت ئەوە بکات ئەجا بزانێت تۆ لە ڕۆژێکە بۆ نمونە 500-600 هزار مەسج بڕوات ئەمە کۆ ئەبێتەوە هەڵبەتە ئەمە وەکو مەخزنێک وەکو بانکێک لای ئاسێسەڵ ئەمێنێتەوە یا لای کۆڕک ئەمێنێتەوە ئەو کەسانی کە هینە با بڵین قەرار لەسەر ئەوە دەن کە بۆ چ مەبەستێ بەکار بێت ئۆتۆماتیکی لیو ئەچێ بۆ ژوێنی هەڵبەتەمە کورتەیەکە لە پرۆژەکە زۆرە وردەکاری زۆرە ئەمە پرۆژەکە جگە لەم پرۆژەیە یاخود ئەم هەنگاوی کە دەکرێت کاری لەسەر بکەن دەتانێت کاری لەسەر بکەن لە ڕووی تەندروستیەوە هەنگاوەکانی دیکە چی دەبێت بۆ چارەسەرکردنی گرفتی منداڵان ئێمە هەڵبەتە ئەتوانی لە هەندەمان لەو پرۆژەیە کۆمەڵشت هەیە توانی زیایکە ئیزافەیەکی کۆمەڵشت هەیە بۆی لی لابەرین ینی پرۆژەکە جارێ ئەوەی تەنها بیرۆکەی ئێمەکەیمان کردو ئەمانوێت کاری لەسەر بکەین من یەکەم کەسیش نیم کە مەسەلا ئەم پرۆژەیە و بیرۆکەیم هەبوو بێت لە وڵاتە عەرەبیەکان زۆر لەمە هەیە بەڕاستی ئەوە هەیە بیرۆکەی من نییە بەڵام شتێکە کە هەتاکۆی کە لە وڵاتە عەرەبیانە کاری پێ ئەەکەن و دەور و کاریگەری زۆر باشیشی هەبووە و ئەتوانێت ئەو کاتە دیاری کرێت بۆ چ مناڵێک یاخود بۆ هەتاکو زیاترێکی بۆ مناڵانی کە پێویستیان بە لایانی دەروونی هەیە پێویستیان بە شوزام جگەلی مەسایلی تەندروستی مەسەلەی کۆمەڵایەتی و هەموو ئەمانەتوانین مافەکانی مناڵ با بڵێن خوێندنە و دابینکردنی ژیانێکی شایستە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان دەبینی هەندێک منداڵ ببوونەی نەبوونی کارەوە ئەو بارگرانی کە لە خێزانەکەی بەسەریا هاتووە واز لە خوێندن دێنێ کار دەکات لەمڕۆ چۆن کار لەسەر منداڵان دەکەن بەڕاستی ئەمە ئێمە توانین بە شێوەیەکی سنووردار ئێمە لەمایە کار بکەین لەبەرەوەی کە توانای تاقەیەکی زۆری ئەوێت ئەوش لە توانای ڕێکخراوەکەمانی بەڵام ئێمە ناکرێت بۆستین لەسەر ئەوەی کە نەتوانی ئێمە چیمان لە دەست بێت ئەوەکەین بۆ نمونە مەسلەی پەروەردە و خوێندن مەسلەی ئەوەی کە ئەمڕۆ بەداخەوە زۆری قوتابخانەکان داخراوە لەبەرەوەی کە بەهۆی بایکۆت و منەبوونی موچە و هەر بۆ خۆی مەسلەی نەدانی موچە ئەمە گەورەترین سزایە بۆ سەر فەرمانبەران و بۆ سەر تەواوی موچە خۆران کە ئەمە ڕاستە و خۆ کاریگەری لەسەر خێزان و بە تایبەتی مناڵان ئەکات کامە هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی داراییەوە بەڕاستی کاریگەریەکی دەرونی زۆر خراپ دروستی کردو و ئێمە من بۆ خۆمەکو مامەساژ پێشبینیەکانی دەرکەوتۆ لە ئێستەوە کە ئازانیت چەند خراپی و بەجێ هێشتۆ ئەمە لە هەر شوێنێکی دنیا وایە بەڕاستی وەکو کارەساتێک تەمەشاکرا زیاتر لە نیوەی خوێندکاران و مناڵانی کوردستان لە قوتابخانەکان ئیفلیج بووە ناتوان بخوێنن کە خوێندن لە کاتێکە مەسەلەی ڕەوڕۆی پێشکەوتنی هەموو نەکانە ئێمە بەداخەوە نەکارەوە فەرامۆشی کراوە. باشە کاکەڕوان ئێوە چۆن ئەزانن کە ئەو مناڵانە پێویستیان بە هاوکاریە یاخود لەلایەن کەسانی دیکەوە ڕخراوەکەتان ئاگادارەکرێتەوە کە ئەمانە پێویستیان بە هاوکاریە؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە لە زۆری شوێنەکان نوێنەرایەتیمان هەیە و لەگەڵ ئەوەشە بەهۆی کەیسەکانەوە کەسانی تر ئەتوانن
پەیوەندیمان پێوەکەن بۆ منە ئێمە لە زۆر شوێن پەیوەندی ئەکرێت کە مەسلەی تونندوتیژیە ڕوویاوە یاخود مەسلەی مناڵان کێشەکان زۆرە ڕوویاوە هەر لە ڕێی ژمارە تەلەفۆنەکانمانەوە ئاگادارەکرینەوە بۆ ئەو مەبەستەش ئێمە بەرپرسی کەیسمان هەیە ئەو کەیسەش پارێزەرمان هەیە کە سەرپەرشتی ئەوە ئاکات لە هەمان کاتا هینە ئەم کەسە فۆرمی تایبەتی بۆ پڕکاتەوە بۆ ئەو مناڵە کێشەکە دیاری ئەکات کۆدی ئێنێ سەردانیەکەن کێشی وە هەیە خێزانیە بلانێ بە بڵم بە یەک دوو جەلسە چارەسەرە بێت ئەمانە تا ڕادەی کێشەی ئاسانن بەڵام کێشەی تر هەیە پێویستی بەوەی کە بچێتە دادگا و لەوێ چارەسەری بۆ بکرێت و هەندێکمان هەیە لەوانەیە چەند ساڵیش بخایێنێ باشە کامەرن کۆتا پرسیار دەمێ ئەو بپرسم بە دیاریکراوی ڕێکخراو لە هەموو جیهاندا ئەرکێک دەکرێتە ئەستۆ کە بۆن منە لایانی پەیوەندیدار بە جۆرێک لە جۆرەکان بۆی پابندبوونیان بە هەندێک کاری دیکە نەتوانن ئەو فراخی لە کۆمەلگەدا دروست دەبێت بڕکەنەوە ڕێکخراو بم کارە هەڵدەستێت و دەکرێت لە دیوەکی دیکە با بڵین تاواکەری هەندێک لە کارەکانی حکوومەتە لە هەرمی کوردستان ڕێکخراوەکان توانیویانە ئەمڕۆ لە سەرێکی ببینن و هاوکاری تەواوی ڕێکخراوەکانی دیکە کۆدەنگی تەواوی ڕێکخراوەکانی کە بۆ پێشکەشکردنی خزمەتێکی زیاتر بە منداڵان لە هەرێمی کوردستاندا چۆن خوێندنەوەی بۆ کراوە ئەلبەتە پێش 2014 تەواوی ڕێکخراوەکان ئەتوان بڵم زۆر باش بوون زۆر چالاک بوون بەهۆی ئەوەی کە حکوومەت لە پشتی بوون تەمینیەکردن هەتا کۆی کە زۆرێک لە ڕێکخراوەکان ینی پارەی لە بەردەسا بوو نێزانی چی بکە ئەمانە هەمووی تا ڕادەیەکی زۆر باشە بوو بەڵام لە 2014 بەهۆی ئەو زنجیرە قەیرانەی کە بەسەر کوردستانە هاون نەبوونی موچە و کۆمەڵشتی ترۆمانە تەواوی تەمینی ڕێکخراوەکان هیچی نەماوە ئێستا بەڵام لە ئێستا ناکرێتەوە دانیشیت و بڵێ لە بەرەوەی تەمین نیە شتێک نییە لە کار و چالاکیەکان بستیت بۆ مەبەستە ئێمە هەڵبەتە 100% ئێمە کاری خۆبەخشیەکەین کاری خۆبەخشەکانیش ئێمە پرۆژە تەقدیمەکەین بۆ ڕێکخراو ئەویش بە پێی توانایی خۆی هاوکاری ئەکات بەوەی کە ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت ئەمە کارێکە کە ئێمە توانیمانە تا ڕادێکی باش چالاکانە هێنی بکەین هەندێک پرۆژەش هەیە زیاتر بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگایەکە یەکێکە لە سێکتەرە گرنگەکانی ئێمە ئەمە پارەی ناوی هیچی ناوێت بۆ نمونە پارساڵ کەم ساڵ بەداخەوە کە لەم دەڤێرە بایکۆت وەمانە بۆ ئەگینا ئێمە بەردەوام بووین لەم چالاکیە پارساڵ زیاتر لە 30 سیمینارمان لە قوتابخانەکان کردووە 30 سیمینار لە قوتابخانەکانە کە هەموو تەوەرە گرنگەکان بۆ لەسەر مافەکانی مناڵان لەسەر بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بۆ گەنجان و بەکارهێنانی تەکنۆلۆژیا بە شێوەیەکی خراپ ئەمانە هەمووی کۆڕ سیمیناراتمان بووە لە ڕێگەی کەسانی پسپۆڕەوە ئەمە هیچ شتێکیەوەی تێناچێت و کەسێک ئامادەیە کە لە هەفتەیەکە وتێتی من 3 سیمینار ئەبەس یعنی ئەمان بۆ خۆی گرنگی خۆی هەیە و هیچ ئەرکێکیش ناکەوێتە سەر خۆمان سپاس بۆ بەڕێستان ماندوو نەبن زۆر سپاس بۆ کامەران لەتیف پەڕۆبەری سنتری بەرگی لە مافەکانی منداڵان دووبارە سپاس.